باسە لەسەر قەرزی دەرەکیەکەین زۆر جار هەندێک وڵات یاخود هەرێم قەرز دەکەن قەرزی دەرەکیەکەن قەرز لەکێ ئەکرێت چۆن قەرزێرێ بە وڵاتێک بە هەرێمێگای هەرێمێک دەتوانێت قەرز بکە وایە قەرزی دەرەکی چ کاریگەریەکی ئابووری هەیە بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز هاوڕێلەتیف کە بەڕێزیان پسپۆڕی ژمێریارین کاگەورە بە خێر بە ئیسلااو لێبێ زۆر سپاسان بەخێراتی سەرچاو سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات زۆر بەخێر بێ وەکو پێناسەیەکی گشتی قەرزی دەرەکی چیە؟ طبعاً قەرزی دەرەکی ئەکرێ بڵین لە دەوڵەتە ئەو فاکتەرەیەکە لە ڕاستیا دوو ڕووی هەیە ڕۆیشان ئەکرێت بە شێوازێکی باش بەکاربێنێت ئەمە سوودی بۆ ئابووری هەیە ڕۆیکی تریان ئەکرێ بڵین ئەو فاکتەرەیەکە بە تەواو هۆکارێکە بۆ داڕوخان یاخود بۆ خراپبوونی بارودۆخی ئابووری لە دەوڵەتەکە یەکێک لە ڕیسێرچەرە بەناوبانگەکان لە مەجای ئابووریە توێژینەوەیکی کردووە دەربارەی قەرزی دەرەکی ئەڵێت ئەو بۆ شێوازە پێناسەیەەکە ئەڵێ قەرزی دەرەکی وەکو شمشێرێکی دووسەرەوەایە ینی ئەکرێت دەم قەرزانە بە شێوازە بەکاربێنرێکە سوودی لێوەربگیرێ لەوە لە بەرامبەریشە ئەکرێم قەرزانە ببنن بەو فاکتەرێکە ینی ئابووری دەوڵەت ببڕێ ینی قەرزەکان ئەمڕۆ بە شێوازێکی گشتی ئەکرێ بڵین لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ هەموو دەوڵەتێک بۆ هەموو کۆمپانیاکان بۆ هەرێمەکان تا ڕادێگەوانی کە ئیسیقراری ئابوووریان هەیە ئەکرێ بڵین زۆربەی زۆری دەوڵەتەکان لەسەر ئاستی دنیا چاویان لە قەرزی دەرەکیە یعنی هەمیشە قەرزی دەرەکی ئەو فاکتەرەیەکە ئەکرێت هەموو دەوڵەتێک لە ڕێگەی هەموو دەوڵەتێکە بۆ نمونە ینی ئێمە ئازانین یەکێک لە بەهێزترین ئابوووریەکانی جیهان مەسەن وڵاتی ئەمریکا یعنی ئەمڕۆ یەکێک لە وڵاتە کاریگەرەکانی جیهان بەڵام لە کاتێکە تەماشاکەی ئەمریکا قەرزارترین وڵاتی سەرزەویە قەرزارترین وڵاتی سەرزەویە بەڵام لە بەرامبەرە ینی ئەمە نەبووەتە هۆی ئەوەی کە بڵین ئەم وڵاتە لە بەرەوەی قەرزارە ببێتە هۆی داڕوخانی ئابوورێکی بە پێچوانەوە تەماشاکەی ئەم دەوڵەتە توانیوێتی بەهۆی قەرزەکانیەوە لە ڕاستیە دەوڵەمەند بێت بەهۆی قەرزەکانی و ببێت بە ئابوووریە کە ئەمڕۆ گەورە بە پرسیارێکی وا بکەم کە ڕەنگە پێیوەست نەبێت بە قەرزەوە ئەمریکا بۆ قەرزەکە ڕەنگە ئێمەی هاوڵاتی وای لێک بینەوەڵین دۆلار هی خۆیەتی ڕەنگە وەکو ئێمەش نەبێ ینی بۆ هەموو پارە چاپکردنێکە بێ ئاڵتون دابنێ یان بەهایەکی بۆ دابنێ ئەمریکا دۆلارەکەی خۆیەتی چاپێکەوەی خاتە بازاڕۆیتر بۆ قەرزەکە بڵێ طبعاً وەک پێشتری ژوتم قەرز لە ڕێگەی هەموو دەوڵەتێکە یعنی ئەمە شتێکی طبیعیە شتێکی واردە یعنی ئەمریکا بۆ قەرزەکە ئەمریکا لەگەڵەوە وتمان قەرز ئەو فاکتەرەیەکە وەکو شمشێرێکی دووسەر وایە لەلایەک ئەکرێ ببێتە هۆی گەشەپێدانی ئابوووریەکەت لەلایەک ترەوە بە عکسەوە دواتر باسی ئەەکەین ئەمریکا قەرزی ئیسیسماریە کات ئەمریکا جۆرە قەرزێکە کات بۆ بنیانانی شەریکاتی گەورە ئەمریکا قەرزێکە کات بۆ بنیانانی یاخود بۆ بەهێزکردنی ماشینەکانی اقتصاد لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ نمونە لەم فترانی پێشوە ئەکرێ بڵین لە ساڵی 2022 گەورەترین بڕی قەرز کە ئەمریکا کردوێتی مەسەلەن نزیکەی 30 میلیارد دلار بۆ لە لەحظەیەکە یعنی تۆ تەماشا بکەمە ڕێژەیەکی ئێزگار گەورەی بەڵام ئەمریکا بەم پارەی کە قەرزی کردووە تەماشاکەی گەورەترین ئیسیسماری کردووە لە دەوڵاتەکەی ینی بۆ بە هۆکارێک بۆ ئەوی کە وەبەرهێنان لە وڵاتەکەی خۆ بەهێزتر بکە بۆ ئەوی کە سەرمایه‌گوزاری بەهێزتر کا لە وڵاتەکەی خۆ بۆ ئەوەی کە لە ڕێگەی سەرمایه‌گوزاری و لە ڕێگەی بەرهەمەکانیەوە زیاتر بازاڕەکانی کاریگەری بەسەپێنێ بەسەر بازاڕەکانی جیهانە ئەمەیە وا لە هەموو دەوڵەتێکە قەرز بکات زۆر جا شتێک هەیە کاکڕانکۆ بەداخەوە هەندێک جار شارەزایانی شەکەونە هەموو هەڵەیەڵێ وڵاتە بەهێزەکانی دنیا مەسەلەن خاوەنی احتیاطێکی زۆری پاران مثلا لە نەوت مثلا لە ئاڵتون مثلا لە احتیاطی مالی مثلا زۆر جار ئەڵێن عێراق خاوەنی یەدەگی نەختینەیە بۆ بێ قەرزکە ینی چۆن نابێ قەرز بکە ینی تۆ ئەم یەدەکە نەختینەیە ڕاستە وەکو تەسەڕوفات عێراق توانێت تەسەڕوفاتی پێ بکە بەڵام بۆ هەموو چرکەیەک نا مثلا لە هەر لەحظەیەکە عێراق بێوێت دەست بۆ ئەم پارانی بێ مثلا ئەمریکا بێوێ دەست بۆ ئەم پارانی بێ مثلا ئیمارات بێ ئەمە دەخیلەیەک وایە هەموو دەقی نابێ بشکین ئەکرێ بڵین دەخیلەیەکە لەبەر ئەوەش خۆی ئەم پارەیە بۆ ڕۆژی ڕەش ئەم یەدەکە تەنیا سوودی زۆرە بەڵام بۆ جێگیرکردنی بەهای دراوی ئێستاە مەسا عێراق لەم بەرزوو نزمبوونەوەی نرخی دۆلار دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی مەسەڵەن چی عێراقی هێشتەوە
مثلا عێراق خاوەنی مثلەن وەک ئاماژەی پێکەن لەسەر و 120 ملیار دلارەوە احتیاتی مالی هەیە بەڵام لە کاتێکە عێراق یەکێکە لە وڵاتە قەرزارەکانی جیهانیش ئەم احتیاتە مالیە بۆ چییە بۆ ئەوەیە کە جێگیری بەهای دراوەکەی بمێنێتەوە یعنی وەکو قوەیەکی شیرایی وایە وەکو قوتێک وایە لە پشتی بەهای دراوەکەیەوە بۆ نمونە ئەگەر بەیانی عێراق بگاتە ئەو پەڕی قەیران بگاتە حاڵەتی نوشستی ئەتوانێت دەست بەرێ بۆ ئەم پارەیکە لە سندوقی دراوی نێودەوڵەتیە کە احتیاتی کردووە ئەتوانێت ئەمانە بە شێوازێکی گشتی بەکاربێنێ بۆیە قەرزەکان بە تێکڕە ئەو فاکتەرەیە کە دەوڵەتان زۆرجار ئەیکەن دەستی بۆ ئەبەن تەنها دەوڵەت دەتوانێت بیکە یان هەرێمی ئەوەی کە چوارچێوەیەکی سیادی هەبێت ئەوەی کە لە چوارچێوەیەکی دەستوریە بێت ئەوەی کە لە سندوقی نەقدی دراوە دانی پێدانرا بێت ئەوەی کە احتیاتێکی مەسەلەن مالی سروشتی هەبێت لەسەر ئاستی عالەمە ئەتوانێت بۆ نمونە هەرێمی کوردستان ئەگەر مەبەستەکە ئەوە بێت لە ڕاستی هەرێمی کوردستان ناتوانێت قەرز لە سندوقی نەقدی دراوی نێودەوڵەتی بکات و ناتوانێت مەسەلەن وەکو دەوڵەتێک چونکە هەمیشە ئێمە ئەم گرفتەمانەی هەرێمی کوردستان دەوڵەت نییە بەڵام دەرگاشی بەڕوودا دانەخراوە ئەتوانێت قەرز بکات بۆ نمونە لەم لەحظانەی ئێستا باسەکری هەرێمی کوردستان نزیکەی طبعا بەداخەوە لە هەرێمی کوردستانە هەمیشە ئێمە ئەم گرفتەمانەی هەرچەنێ من لە پرسیارەکە کەمێک دەرەچم لە هەرێمی کوردستانە هیچ داتایەک نییە بەداخەوە یعنی ئەوەشی کە هەیە چەند قەرزکراوە چەند قەرزاری بەداخەوە ینی زایفترین شوێنین تەسەورەکەم لە غانا لە نەیجیریا لەو هەموو وڵاتانی ئەفریقی خراپترین لە ڕوویداداوە تەسەور کە کاکڕانکۆ ڕیسیارچەر ئەزانێت چی ئەڵێم ئێستا توێژەر مامۆستای زانکۆ ئەزانێت چی ئەڵێم یەک سێرچێک بکە بۆ داتا یعنی تەسەورەکەی بۆنە لە ئەفریقەیە داتای هەفتا بۆ 80 ساڵ بۆ 100 ساڵت دەسەکە لە هەر فیڵدێکا بڵێ ینی دەستەکە بەڵام لە هەرێمی کوردستان ینی بڕاو کە داتایەکی دقیق نییە لە هیچ مەجالێکەوە لە سناعەتە لە بازرگانیە لە نازانم ینی هەرێمی کوردستان قەرزە دەرەکیەکانی شەر مەگەر سەرۆکی حکومت خۆی ئاوا مەگەر جارزارەڵێنەوەندە قەرزاری 30 میلیارد ئەمە لە چوو بۆچی هۆکارەکەی چۆنەیەیتەوە نازانم ینی نازانی چی بڵێ دەربارەی بەداخۆ باشە ئەو قەرزەی کە ئەکرێ بڕی سووەکەی ئەوەی کە دەچێتە سەری بۆ هەموو وڵاتێک وەکو یەکە وە قەرزەکە لە شو ئەکرێ بەڵێ طبعا دەواازە زۆرە بۆ بەدەستهێنانی قەرز لەسەر ئاستی بازاڕە نێودوڵەتەکان لەسەر ئاستی وڵاتانی جیهان مثلەن ئەوەی کە زۆر قەرزەیات طبعا ئەمە سندوقی دراوی نێودوڵەتیە ینی ئەمە یەکێکە لەو بانکانی کە بانکی جیهانی نێودوڵەتی کە ئەمە قەرزیات بە وڵاتانی جیهان هەر کەسێک ئەندامەتی لەو بانکەیە لەو سندوقەیە بەدەست بێنێت ئەتوانێت قەرزی لێەوە بکە طبعا ڕێژە و یاخود دیاریکردنی ئەو نرخەسووە ئەکەوێتەوە سەر ئەو لەحظەی کە تیا ڕێیەکەون ینی ئەو لەحظەی کە تیا ڕێیەکەون ئیتر ئەکەوێتەوە سەر ئەو گرێبەستە ئایا چۆنێتی شێوازی دانەوەی قەرزەکە ئایا چۆنێتی مەسەلەن گیادنەوەی قەرزەکە ینی بەو شێوازە ئەکرێکاتواتە جیاوازە لە وڵات بەڵێ لە دەوڵەتێکەوە بە دەوڵەتێکی تر جیاوازە ینی من حەزەکەم شتێکی زۆر گرنگ هەیە لێرە ئاماژەی پێ بکەم ئێستا پارە ئێستا دۆلار ئەو چەمکەیە یاخۆت پارە ئەو هێزەیە کە ئەکرێت وڵاتانی جیهان وڵاتە بەهێزەکانی دنیا مەسەلەن بەکاری هێنن مەسەن ئێستا ئەو سەردەمە گۆڕاوە ینی ئەمریکا سین وڵاتانی بەهێزی جیهان مەسەلەن لە ڕێگەی هێزی سەربازیەوە مەسا هێرش بکەنە سەر دەوڵەتێک مەسرەفی تیا بکەن ئێمە هەمومان بیرمان لە ساڵی 2023 کاتێکە ئەمریکا هات بۆ عێراق مەسەلەن بە سەدان ملیار دۆلاری سەرف کرد لە وڵاتەیە لە پێنا ئەوەی کە ڕژێمەکەی بگۆڕێ بەڵام ئێستا ئەمریکا ئەم سیاسەتەی هەڵاو جەر کردوێتەوە یعنی ئەمریکا بە تویتیەکەیکە لە ڕێگەی بازاڕەوەیکە لە ڕێگەی پارەوەیکە ینی بەدەیان ڕیسێرچی جیاواز کراوە دەربارەی پارە و دەربارەی هێزی پارە و دەربارەی قەرزەکان ینی بەهێزترین دەستگا مخابراتەکانی عالم ئەمڕۆ مەسەڵەن لە ئەمریکای خۆمانەزانی لە سینە مەسەڵەن لە ئیسرائیلە هاتوون لە ڕێگەی پارەوە هاتوون لە ڕێگەی قەرزەوە چیەکەن دەسەخەنە ناو کاروباری ئەم دەوڵەتەوە مەسەڵەن سیاساتێک بەکار ئەهێنن ئەم دەوڵەتانە یان قەرز لە بەرچاوی تۆ زۆر جوانەکەن لە بەرچاوی ئەم دەوڵەتە تازە گەشە کردووانە بە تایبەتی
مەسەن بە تایبەتی لە بەرچاوی عێراق مەسەن بە تایبەتی لە بەرچاوی ئەم وڵاتانی ئەمە دوپرسیارم بێ هەر پێوەست بۆ قسەی تۆوە یعنی ئێستا سین کار لەسەر ئەماکە بۆ نمونا دەڵێ ئەوەندە نەوتم بۆ بنێرە من 1000 قوتابخانەت بۆ دروست دەکەم بەڵێ زۆر ینی ئەمەش هەر لەو چوارچێوەیە سێریکە بزەبت ینی کاگڕان کۆڕێک ئەچێتە ئەو مەجالانەوە مەسەڵەن کاتێکە ئەم وڵاتانە کە خاوەنی سەرمایی بەهێزن خاوەنی پاری زۆرن طبعاً بە شوێن ئەوەیە گەڕێن بەرهەموو کاڵە و خزمەت گوزاریەکانیان ساغە بکەن لەم بازارە دواکەوتوانەیە ئەو کاتە ئەم دەوڵەتانە چیەکەن لە ڕێگەی ئەو هێزی پارەی کە بە دەستیانەوەیە ڕاستەوخۆ بە شێوازێکی ناڕاستەوخۆ ڕاستەوخۆش ئەکرێ بڵین داخڵی ئابوووریەکەی تۆوە بن ئەم قەرزت بە شێوەیەک لەلا جوانەکەن بۆ ئەوەی کە تۆ ینی بەڕاستی ئەگەر بڵین ناچار ئەبی ئەم پارەیان لێوەرئەگری سوودی ئەم دەوڵەتانە چیە کاتێکە ئەم قەرزایان بە تۆ ئەوەیە کە ئەم دەوڵەتانە لە بەرامبەرە سوێکی زۆر وەرەگرن و لە بەرامبەرە تۆ ئەکەن بە تابعێکی اقتصادی یعنی تۆ ئەکەن بە شوێن کەوتەیەکی ئابووری وڵاتەکەی خۆیان کاگرانکۆ ینی لە ئابووریە زۆر فاکتەر هەیە ئەکرێ سوودی لێوەربگیرێت مەسەڵەن دووبەی یەکێکە لەو دەوڵەتانی کە لە ڕێگەی قەرزەوە توانیتی گەورەترین تەکانبار بە اقتصادەکەی خۆی مەسا ئەمریکا توانیوەتی لە ڕێگەی قەرزەوە لە ڕێگەی پارەوە گەورەترین تەکانبار بە اقتصادەکەی خۆی و بە ئابوووریەکەی خۆی بەڵام بە پێچانەوە ینی زۆر جار قەرزەکان لەم وڵاتە تازە گەشە کردوانە لەم وڵاتە ئەکرێ بڵین دواکەوتوانەیە قەرزەکان ئەو فاکتەرانن کە چییە کە هۆکارن بۆ دواکەوتوی مەسەلەن عێراق نەیتوانیوە سوود لەم قەرزەوە بگرێت ینی سەقفی قەرزەکانی عێراق لە 130 میلیارد دلاری تێپەڕاندووە ئەمە ڕاستە مەسەلەن ئێستا عێراق احتیاتێکی مالیشیە بەڵام لە بەرامبەر ئەمەشە عێراق مەسەلەن قەرزەکەی بۆ ساڵانی ڕابردوو ئەگەڕێتەوە ینی ئەو قەرزە ئەمەوێ بە دیارێک هەستەکەم بەرنامەکە بەرەو کۆتایی ئەڕوات بە دیارێک ئاماژەی پێ بکەم ینی جیاوازی قەرزی وڵاتێکی دواکەوتوو لەگەڵ وڵاتێکی پێشکەوتوو ئەمەیە قەرزی وڵاتانی دواکەوتوو لە پێناو دانەوەی قەرزەکەن مەسەلەن عێراق قەرزاری میلەتەکەی خۆیەتی بۆ موچە مەسا حکومت قەرزاری میلەتەکەی خۆیەتی بۆ دابینکردنی موچە بۆ دابینکردنی خزمەت گوزاری گشتیەکان حکومەتی عێراق لە پێناو دابینکردنی ئەم قەرزانەیە قەرزی نێودەوڵەتیەکە بەڵام وڵاتێکی بەهێز وڵاتێکی ئابووری پێشکەوتوو قەرز لە پێناو وەبەرهێناناکە کەواتە دوو جۆرە خەرجیمانێ خەرجیەکمانەیە خەرجی ئیسیسماریە خەرجیەکمانەیە خەرجی تەشغیلیە ئەمەی عێراق لە پێناو خەرجیە تەشغیلەکەیە ئەمەی وڵاتانی ئەمریکا و دووبەی وڵاتانی تری پێشکەوتوو لە پێناو خەرجی ئیسیسماریە کە لە ڕێگەی ئەو قەرزەوە ئەتوانن پاری زیاتر بۆ دەوڵەتەکانی ئەوەی هەرێمی کوردستانیشە لەو چوارچێوەیە قەرزی کردو و دیارنی هەر بۆچی کردوێتی بەڕاستیار نازانێ بۆچی کردوێتی دەست خۆش بێ مامۆ ساوڕێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بە زانیاریەکانت خۆشحاڵ بن کامادە بووی زۆر بە خێراتی سەرچاو زۆر سپاس